کورد لە کاتی شکستی دەوڵەتەکاندا. نووسین سەرکەوتی جیهاز و بەختیارنامێق. بە درێژایی مێژوو کورد بۆتە کارت و بەکارهێنراوە لە نێوان بەرداشی بەریەککەوتنی دەوڵەتەکاندا، هەم دەوڵەتە ناوچەیەکان هەم دەوڵەتە جیهانیەکان. دەوڵەتانی ناوچە بەتایبەت زلهێزە ناوچەیەکان تورکیا و ئێران لە مێژەوە تا ئێستا و بەتایبەت سەردەمی سەفەوی و عوسمانی تا ئێران و تورکیای ئێستا هەر کات لاواز بوو بێتن مافی کوردیان وەک تاکتیکێک بەکارهێناوە و بگرن نیمچە سربەخۆیەکیان پێداون تا ئاستی مێنشین و خودمختاری و کارگێڕی هەر کات لە تەنگەژەکان دەرچوو بێتن پشتیان کردووەتە کورد و بگرە جەنگی خوێناویان دش کردوون. هەر لە مێنشینەکانی بابان و ئەردەڵان و تا نەهری و شۆڕشی بەردخانیەکان و تا قازی و شێخ مەحموود و بارزانی عەرەبیش هەر هەمان تاکتیکیان بەکاردەهێنا بەتایبەت لە عێراق و سووریا کە نەک هەر دژی خۆ بەڕێوەبەری کورد بوون تەنها دژی شۆڕش و سەرکردەکان بن بگرە بوونە خاوەنی قیزەونترین دۆسەی کۆمەڵکوژی وەک ئەنفال و کیمیاباران. دەوڵەتە زلهێزەکانیش لە کاتی لاوازبوون و گۆڕانی دەوڵەتە ناوچەیەکان مافی کوردیان وەک خاڵی پەیماننامەکان نووسیوە، بەڵام دوای خۆگرتنی دەوڵەتە ناوچەیەکان ئەوان بە پێ بەرژەوەندی خۆیان لەگەڵ دەوڵەتی ناوەندی پشتیان لە مافی کورد کردووە و کوردیان کردووەتە دەرخواردی بەرژەوەندیەکانی خۆیان. ئەڵبەت هەموو بەهۆی جەنگ و ململانێەوە بۆشایی دروست بووە. ئەو کات کورد توانیویەتی هەم شۆڕش و هەم هەندێک کات خۆسەری و خۆبەڕێوەبەری بەدەست بهێنێ. ئەم مێژووە بە درێژایی سەدان ساڵ خۆی دووبارە دەکاتەوە. لە ئێستادا عێراق و ئێران و سووریا و تورکیا لە بەردەم نەخشەیەکی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستان و کەوتونەتە بەردەم پێکدادانی زلهێزەکان و بەتایبەت بەهێزبوونی ئیسرائیل. بۆیە دەبینین دووبارە کارتی کورد بەکاردێنەوە و باسی ماف و پرۆسەی ئاشتی دەکەن. بۆنەکان پڕ دەبێت لە شایستەی کورد بۆ مافەکانی و زمانی کوردی و ئاڵای کوردستان لە هەر چوار پارچەکە دەبینرێت. ئەلبەت ئەگەرچی سەردەمەکە تەواوی جیاوازە، بەڵام هەر بەدەر نییە لە دووبارە بوونەوەی مێژوو، چونکە نەزل هێزەکانی وەک ڕووس و چین و ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا هەمان پێوەریان هەیە و بەرژەوەندیان گەورەترە لە دۆستایەتیان و مافی نەتەوەکان نەدەوڵەتی زلهێزی ناوچەیش بەهێزن تا ڕووبەڕووی کورد ببنەوە. ئەمەشمان لە ڕفراندۆم و ئەفرین و جۆلانێ و خاوبوونەوەی پرۆسەی ئاشتی تورکیا بینی. لە ئەمڕۆی سیستەمی سەرمایەداری و پاشەکشەی دروشمەکانی وەک مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتووەکان ئەگەری دووبارە بوونەوەی هەمان مێژوو لە ئارادایە. کورد لە ئێستادا لە نەبوونی دەوڵەتی بەهێزی دیکتاتوری تورکی و عەرەبی و فارسیدا دەوڵەتە زلهێزەکانیش لە جەنگی شاراوە و ململانکێکی بەهێزدان. ئەمە وای کردووە بۆشایی ناوچەیی و جیهانی بۆ کورد دروست ببێت. کورد توانیویەتی لە باشوور و ڕۆژئاوا خۆسەری و خۆبەڕێوەبەری خۆی هەبێت کە ئەگەر سوود لە هەڵە مێژوویەکان ببینێت دەتوانێت تا ئاستێک لەم سەردەمەدا وەک باشوور لە ڕۆژئاوا و باکوور و ڕۆژهەڵات بگاتە نیمچە مافێکی خۆسەری. ئەوە گرنگە یەکێتی ناوەکی ناوی ماڵی کووردە. لە مێژوودا کورد بۆتە خوراکی خیانەتی ناوخۆیی و بەناو پشتیوانیەکانی. دەبێت لە ئێستادا هەمان هەڵەی مێژوو دووبارە نەبێتەوە. یەکێتی ناوەکی لە هێرشی جۆلانێ بۆ سەر ڕۆژئاوا و نەورۆز کورد توانی ئامادەگی هەبێت لەسەر شانۆی جیهانی. دەبێت کورد بزانێت چۆن یاری دەکات لە ناو بازنەی بەڕێککەوتنی بەرژەوەندی وڵاتانی ناوچەیی و جیهاندا بەتایبەت نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و نوێەوە چۆن یاریەکانی بکات بە یەکدەنگی.